پێم وایە ئافرەت لە هیچ ڕۆیەکەوە هیچ کەمتر نییە لە پیاو چەند پیاو حەقی هەیە ئەبێت ئافرەتیش ئەوەندە حەقی بدرێت تاوەکو ئێستا ئافرەت نازانێت مافەکانی خۆی چییە و هیچ کاتێکدا کەر نەبووە لە مافەکانی خۆی ئافرەتانی ئێستا بەداخەوە ئەوەندێک کە خەریکی چەند شتێکن چەند شتێکی دنیایین زیاتر خەریکی ئەوەنین کە بزان حەق مافی خۆیان چییە تاکو ڕادەیەکی زۆر لەبەر ئەوەی فکرەی کۆمەلگای هێمە و فکرەی عەشائیری زاڵە لەسەر فکری پیاو تا ڕادەیەک پێویستی بەوە هەیە یعنی ئیشی لەسەر بکرێت و بتوانرێ ئەم دیاردەیە کە دژی ئافرەت بەکاردی کەم بکرێتەوە و ئافرەت بە مافەکانی خۆی بگا و بتوانێت خزمەتی کۆمەلگا بکە لە هەموو هووەکان لەبەرەوەی ئافرەت کەم شت دایکە بەرپرسیارە لە پەروەردەکردنی منداڵ مافی ئافرەت لە وڵاتیمە نوای دەبینم کە مافی تەواوی پێدراوە و مەسەلەن هەندێک کەم و کورتی هەیە ئێوەش لە هەموو وڵاتێکدا هەیە هیچ وڵاتێک نێچیشی تێدا نەبێت ئەگەر بیر لە ساڵانی 1970 ئەوانە بکەینەوە فەرقێکی جگار جیاوازی هەیە ئافرەت ئەو کات و ئێستا